پیرۆزبایی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانان دەکەین و لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان خی گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەکی قبول کردبێت و ئەم جەژنەوە بێتە هەوێنی پێکەوەژیان و گەڕانەوەی تەبایی سیاسی. ئێمە تەمەناکەین تەبەن دوای تێپەڕاندنی مانجی ڕەمەزان و جارێکی کەشگەڕانەوەی جەژنی ڕەمەزانی پیرۆز دوای جەژن ئەو هەوڵانەی کە هەن ئێستا لە هەرێمی کوردستان ببن بە هەوڵی ئەو هەوڵانە بن کە بە ڕێگایەکی سەلیم و تەندروستدا چن و بتوانین ینی کلیلی دەستپێکردنەوەی گفتوگۆکان لە هەرێمی کوردستان دەست پێ بکەینەوە و ئومێدمان وایە کە ئەمە بێتە دەرفەتێک بۆ جێڕانەوەی کۆدەنجی سیاسی و کۆدەنجی نیشتیمانی و بتوانین ئەو پرسانەی لانی کەم لە هەرێمی کوردستان ڕەبتی بە ژیان و گوزەرانی هاوڵاتیانەوە هەیە و ڕەبتی بە معیشەتی هاوڵاتیانەوە هەیە ئەم پرسانە ئاوری جدیان لێ بدرێتەوە و کار بەدەستان و بڕیار بەدەستانی هەرێمی کوردستان ئاوری جدی لە گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بدانەوە بزانن کە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ماندوون بەدەست ئەو بارگرانایی کە لە ڕووی داراییەوە لە سەریانە و ئومێدیشمان وایە ئەمەش ببێتە سەرەتایەک بۆی کە ئەو پرسە چارە و سازانەی لە بەردەمانن هەمومان پێکەوە بە کۆدەنجی سیاسی و نیشتیمانی بەرەوڕۆیان بچین و ئێمە لێرە تەکیدی جارێککە لەسەر هەڵوێستەکانی خۆمانەکەینەوە کێمە پێمان وایە دامەزراوە یاسایی و شەرعیەکان ڕێگای سەلیم و تەندروستن بۆ ئەوەی کە کۆدەنجی سیاسی و نیشتیمانی تێدا بەدەست بێت.